بەیاننامەیەکی ڕسمی وەزارەتی دیفاعی کوردستانی چوو بۆ هەموو ئەحزابەکان کە پێویستە هێزی پێشمەرگەری هەموو ئەحزابەکان کۆ بکرێتەوە بێ بەجێشی کوردستانی جایشتی بۆ ئەوەی دەوری خۆی زۆرتر ببینێ هات 5 ڕۆژ پێش حادیسەکە 25 مانگدا کۆبوونەوەیکی گەورەیان کرد بە هێزەکانی دەوروپشتیان بۆ دروستکردنی لەشکرە کە ظاهرەکەی دروستکردنی لەشکرێ بوو بە هەر دافعێک هەبێت بەڵام هیچ کەسێکیان ڕسمیان بەشداری ئەو حادیسەیان نەکرد وەکو جەبار فەرمان و نائیبی و ئەم کەسانی کە مەسئولی عسکەرین لە ناوچە دیار بوو ئەم ماستە دووسێ مووی دیار بوو هەڕەشەکردنێکی عەمەلی دیار بوو بەڵام نە ئێمە نە ئەحزابی تر تەسەوری ئەوان ناکرد کە یەکێتی بێوێ هجوومێکی ئیبادە بێنێتە سەر زوتنەوەی ئیسلام کە هیچ مبەررێک نییە لە بینێمە ئەوانە زۆر جار شت ڕوویدا بوو گرتن لێدان سەیتەرە پشتن یەکێک یا لە یەکێک زیاتر تێ نەپەڕی پاشان ڕۆژی 30 مانگ پێنجشەممە ساعات نزیکی 1:30 یا 1 4-5 دەلان چون بۆ هێنانی بلۆک و شتایگەر و سیم و ئەو جۆرە شتانە ئەو برانەی ئێمە مجموعەیەکیان حراسەتی بورجێکیانە کرد کە اعتیبارەکرێ بە یەکێک لە معالمی حەواری کوردستان سەدی بێخمە فرۆشرا ئێمە حرەسینی شۆفن هەمووی فرۆشرا ئێمە حرەسینی حەریق و ئیسعاف هەمووی فرۆشرا ئێمە حرەسینی سیارەی تەفقیس هەمووی فرۆشرا ئێمە حرەسینی ئەداتی کۆنترۆڵی معمەلی چیمەنتۆی تازەی کەڵەوانان فرۆشرا بە ئێران ئێمە حرەسینی ئەوان حرەسی ئەو بورجە بووین ئەوەی کە خەڵک پێویستی بێ و ئیمکانی یارمەتی ببێ بلۆچەکە فەرموو بیبە شتایگەرەکە فەرموو بیبە تیمە فەرموو بیبە بەڵام بورج فەرموو مەیبە کۆمەڵێک هاتن 5 کەس ئەو برانە ئێمە 3 کەس لێ بوو 2 پێشمەرگە و 1 کەلەبە هاتن وتیان کاکە ئێمە بلۆکمانەیە و شتایگەرمانەیە و ئەوان شتیان بەڕە باش وە سەرچە وەرەقەیەک لە تیپەکەی ئێمەوە بێنن باش وە سەرچە ئەوانش کە هاتنەوە پێیان جەریمە بوو پێیان زۆر تەنازل بوو ئەگەر وەرەقە لە زبۆ ئیسلامی وەرگرن لەو مەقڕەی خوارەوەری وەرگرن بووە هاتن وتیان کاکە وەرەقەیەکمان بنێ ئێمە بلۆک پشتمان پێویست ئەوانش وتیان کاکە وەرەقەکە کاک فڵان کەسێک کە ئێستا لێرە نی فەرموون دانیشتن تاکو دێتن وەرەقەیان هەستا وتیان نەخێر ئەمە وەرەقەی ئەوەشمان هەر ناوی هەرەشی هێنین بەڵێ ڕۆشتن لەولاوە 6 کەسیان بر بە زۆر بیرن ئەوانش دەیان وەرەقەتان توێنێ ناوین نەخێر هەرەی بین بوو بە شەڕ دوانیان دادا کوشتن و چواریشیاندا بە برینەر کرد پاشان برایەکی ئێمە لەو ڕێگای کوژرا محەممەد ئیسماعیل ئەوری 12 ساڵان بوو بە حجەی ئەوە کە عایدی ئێمە بەڵام هەر تەلەڤەیەک بوو لەو ناوچە ئەوە سەعات 2 بوو حادیسەکە دوایی یەکێتی سەر مەکتەبێکی گرت کە بەرامبەر مزگەوتەکەی مەقەڕی خوارەوەی ئێمە دوایی وردە وردەنە سەر شەڕ دامەزرا لە شوێنەکانی تر لەگەڵ دامەزرا برانی ئێمەش جەزرەبەیان لە ڕۆحیان هێنا 1 ساعتی پێ نەچوو مەقەڕی هێزەکە گیرا سییانیان لەویا چواریان لەویا کوژرا لە بەردەمی مەقەڕەکە سییانیشیان گیرا ئامر بەتالیۆنێک و ئامر هێزێک و ئامر کردێک لێ ئەندام بە قۆناغەتەوە هەتا خەریب و ڕۆحیان دەرچێ چێکیشان کردن بەڵام لە فەهمی ئەو برایە فەهمی مقەسری خۆی وای زانی فەقیەن دیل ناکوژرێ نەیکوشت کە ئەوە ئەبوایە لەویا قورقوشم کا بە قورجانە نەک ڕەئی ئەوەی ببێ کە نەیان کوژت ئەوانە کوژران و مەقەڕەکەیان چۆڵ کردووە مەقەڕ برانی ئێمە چوونە ناوی ئەنجا هێرشیان وردەوە دەهنا بۆ سەر شوێنەکانی تر یەکێتی ئەمە 3 ساعتی پێ نەچوو یەکێتی فیلی ساحە بوو بە مامر مەمریشت بوو بە جووچک خەریب لە کەلار بڕاتە دەبێت تۆزێکی بەدەستەوە مان برانی ئێمە وەکو شێر تەوزیع بوون هەرێکە لە شوێنە خۆی بۆی ئیسپاتی کەن مەچەکی بزوتنەوەی ئیسلامی و مەچەکی یەکێتی ئەرز و ئاسمانیان فەرقە چونکە ئەم مەچەکە دەستنوێژی پێوەیە ئەو مەچەکان ئارەقی پێ هەڵگیراوە پاشان وردە قوواتی یەکێتی کۆبەوە بوو بە مەسەلەی شەڕکردن چکە دەمێک بوو داخی ئەو بورجیان لە دڵا بوو کە پێیان نەفرۆشراوە دوو جاری تریان محاولە لەسەرەوە کردبوو کە ئەو بورجە بێنن
بەڵام دەور هەنووز مبڕراتێکی وا بدەن ئەو 4-5 کەسەی لەو شوێنەن دەریان پەڕێن لە دەرێ شەوێکیش بڕۆن بورجەکە بکەنەوە بیدسن شەڕ دامەزرا تا حەوتی ئێوارە ڕۆژی 37 ئەوان مەجموعە کوژراوێکیان بوو ئێمەش هەروها مەجموعەیەک پاشان شەڕ هەڵگرتایەوە طبعا یەکەمین تەقەشکە کرابوو ئەو برای ئێمە بڕیارێکی بۆ دەرکردنی هەر کەسێ ئەسیرە بێنێ بۆ لام من ئەوە کوژم یعنی ئەسیر و مەسیر نیە هەرچیتان دەستکەوت بیکوژم طبعا سەلامی چێقا عەزیز هەر لایەن گری ڕۆژی سیوەشیمان طبعا جمعە بوو لە ترسی ئەوان کەس نەیوەرا بێتە نوێش بە هەموو نوێژەکە کە کابرایەک بە ناوی حامیدی محەممەد عەلی خۆتبەکەیدا سێ پێشمەرگەی یەکێتی لێ بوون بۆ ئێرهاب 50 کەس هاتبوو بۆ نوێژ ئەوانش دەور پشتی مەقەڕەکەیان گرتبوو شەڕ دەستی پێکردەوە لە ڕۆژی دووەم پاشان وەستێنرایەوە جارێکی تر ئەو برایانەی ئێمە مەلا عومەر لە مەقەڕەکەی سەرێ لە تیپی مزگەوتی سەرێ نامەیەکی بۆ نووسین کە بەم شێوەیە تەنها بە ناوی خوا بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق بابەت ڕوونکردنەوە بەروار سیوێکی حەوت بۆ بەڕێزان بەرەی کوردستانی سڵاوێکی شۆڕشگەرانە لە پاش سەردانی ئەندامانی بەرەی کوردستانی بۆ مەقەڕەکەمان ئێمە بڕیارمانداوەکو بزوتنەوەی ئیسلامی ئامادەی خۆمان دەرەبڕین بۆ ئەوەی لیژنەیەک پێک بێت لە پیاماقوڵانی ناوچەکە و نوێنەرانی بەرەی کوردستانی و چەند پسپۆڕێکی قانونی و ئەم لیژنەیە چ تحقیقێکە ئێمە ئامادەین تەسلیمی بڕیاری ئەو لیژنەیە بین بە مەرجێک بە شێوەیەکی عادلانە بێت ئێمزا مەلا عومەر بزوتنەوەی ئیسلامی بەڵام ئەوان مصر بوون لەسەر ئەوەی ئەم جۆرە شتانە ناچێت بە مێشکی ئەوانە هەر وەکو کە ئەبوو جەهل مصر بوو لە بەدرا لەسەرەوەی کە نەخێرە ئیلان و بیلان هەرە بێ بڕاو ناگەڕێتەوە چونکە ئەو قووەتێکی جاهیلی هێنا بووە سەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە شەڕی بەدرا مصرش بوو لەسەرەوە هەتاوەکو ڕۆحی خۆی دانا هەرانە یانێ دەبێ بزوتنەوەی ئیسلامی لە شار دەرچێ و ئەحمەد ڕیشەمان تەسلیم کرێ خەسایری خەڵکی و هەردوو تەرەفەکەش بزوتنەوەی ئیسلامی بیدا ئەوەش طبعا پاشەوە دیسان شەڕ دامەزرایەوە جارێکی تر هەتاوەکو ڕۆژی هەر لە سیوێکی مانگ ئیتیفاقێکی سێم کرایەوە ئەمجارەوە مەسەمەلا محەممەدی شانەدەری یعنی شێخ محەممەدی بەرزنجی مەسەمەلا محەممەدی نالی و مامۆستا محەممەدی ڕازی هەموویان چوون بۆ ئەوێ بە ئەنواع و ئەشکاڵ ئێهانە هەتاوەکو گەیشتونەتە ئەوێ لە بەردەستی ئەوان اتفاقێک کرا کە ئەوەش دەقی اتفاقەکەیە چەند سەعاتێکی نەبرد ئەم اتفاقیان هەڵوەشاندەوە لەبەرەوە ئەوان زۆریان لێ کوژرا بوون و ئەو برایانەی کە لە ئێمە شەهید بوون 8 کەس بوون بریندارەکانیشمان 10 کەس بوون ئەو کات 8 شەهید و 10 بریندارمان هەبوو ئەوانش طبعا خەساران گەیشتووە زیاتر لە 50 بەڵام کە شەڕیان دەست پێ کردەوە ئێمە 10 کەسی ترمان لێ شەهید بوو 9 کەش برینار بوون چوان تەواو هێزیان هەموو هێنا بۆ پێشەوە و لە غەڵەتی هەندێک برای کەم تەجروبەی ئێمە کە لە سنگەرەکانیان هاتوبوونە دەرەوە لەبەر پێشتر هەموو تەنەبە بوون تەدریبی عەسکەریان نەکردبوو پێشمەرگایەتیشیان نەکردبوو ئەو تاکتیک و فێڵ و تەڵەقەبازیەی یەهودێتی یەکێتیانش نەئەناسینە ئەزانی لەبەرەو کاتێک کە هاتنە دەرەوە یەکێک گرتیان و ئەوەی برینار و گرتیان یا فڕاندانە بیرەوە یا فڕاندانە شوێنی چۆڵ یا لەسەر جادە یا فەلیتریان لێ کرد یا کوشتیانن تر بەو شێوەمە ئاساتێکەوە خۆیان قووەتێکی زۆر دەسەڵاتی هەبێ بتوانێت وا لەو مستەضعفانە بکات ئەو شەڕەش دیسان شەومایە ئێمە گەیشتبووینە ئەو کاتانە گەیشتبووینە سەڕایم و قووەیەکی ئیسلامی باشیشمان پێ بوو عەدەدێکی زۆر سەواریخمان پێ بوو بەڵام مامۆستا عوسمان حەریص بوو لەسەرەوە کە شەڕەکە هەموو شوێنێنە بێتەوە هێشتا مەچن و چاوەڕوانی نەتیجەکە بن تاکو ئەو سڵحە ئەو ئیتیفاقە ئەنجام
ئێمەش پێشمەرگە من ڕوون ناهات شخصیان هیچ شتێ بە پێشمەرگە بڵێم لەوە بێت چکە نەمەتوانێ ئەوەندەی تر پێی بڵێم سەبر بدرە لە کاتێکا کە ئەبینێ ئەوە مسلمانانی مستەضعف وەکو ئەو برا عەزیزانەی خۆمان دەنجیان بەخوانە بەری سەفێکی پەنان کە شەڕش دامەزرایەوە طبعا ئەو برایانەی ئێمە کەسێک نانێکی فریانە خستن کە ئاخر ڕۆژ ئاردیان کردە ئاوەوە بە هەویری خواردن ومقاومەشیان ئەوەندە کرد کە حەوشەی مزگەوتەکە دیوارەکە کونیان تێکرد بووە کونەمەترێز وای لێ هات یەکێتی کردێ بە کونەمەترێزی دژ بە مزگەوتەکە کەیتر ئەمان هاتە سەریتە قومبەلەی دەستی فڕێدەنە ئەودی کە برایەک لەو قومبەلانەیە فیشەچێک دای لە سنگی بەڵام هەر ئەوەندە چوو بە خوارەوە فیشەک لەو نزیکەش ئەنجا ئەوان درم دایەتیان تەقا یەکتر شەڕەکە گەیشتە ئەوەی کە کۆتایی پێبێ ئێمەش عەدەدی شەهیدەکانمان بە هەمووی 19 شەهید و 19 برینارمان هەیە ئەوانش هەتاکو ئێستا 42 کوژرا و 53 بریناریان هەیە چونکە ئەوان هێشتا عەدەدی حەقیقیەکە نازانرێ لەبەر ئەوەی هەندێک جار لە هەندێک قەبرە دوو کەسیان خستووەتە یەک قەبر ئێستاش بریندە مەیتیان هەیە کە نەیان ناشتووە کە وەک 4 ڕۆژ 3 ڕۆژە بەسەر حادیسەکە تێپەڕ بووە لەبەر قەبرەکان کەشفنێت هەندێک مەیتی تریان هێناوەتە بۆ قەڵاچوانان لێ نێژ هەندێکی تر لە سلێمانی نێژراوە تر لە عەربەت و زەڕاین و دەربەندی خان و باوەنوور و هەتا گەیتە کەلار یەک و دوو لێ ناشتویان بەڵام عەدەدی حەقیقی ئێمە ئەوەی کە ناوەکانیانمان لەلایە ئەم برایانی خۆمان 19 شەهید و 19 برینار و خۆی پەروەردگار بە شەهید قبوڵیان ئەو شەڕی کە لە کەلار ڕوویدا طبعا یەکەمین شەڕی کوردستنەوەی ئیسلامیە یەکەمین شەڕی لایەنێکە و دژایەتیشی ئاوا بەرامبەر بە ئیسلام بنوێن بەرامبەر بە کوردستنەوەی ئیسلامی بنوێن بەڵام لە حەقیقەتە شەڕەکە شەڕی ئیسلام و مارکسێتی نەک ئێمە ئیعلانیکەین بەڵکو سەلامی چۆخا عەزیز هەروەها مامۆستا عەلی کە ئەندامی پەرلەمانە و ئەم خەڵکە چەوساوە و چاواشەکراوەی ئێمە هەڵی بژاردۆ کە گوای باوەڕی بە حیوار و دیموکراتیەت هەیە ئەو ئەیوت ئەمڕۆ شەڕی ئیسلام و مارکسێتیە کاتێک کە مارکسێتی ئێستا مارکس خۆی لە قەبرەکەی لەعنەتی لێت گۆرباچۆف بناغەکەشی هەڵوەشاند ئەمان تازە جوراوی وڵاتانی تر کاوێژەکەن نەتیجەی شەڕەکەش عەسکەریەن بە قازانجی ئێمە تەواو بوو تووکی ڕسوایی و چاوشۆڕی سەربەرۆژێری بەیەکێتی نیشتیمانی کوردستان لە فەرۆکایەتی مام جەلال تاڵەوانی بوو فیلەکەی گەرمیان مێشولەی گەرمیان چاوی هەڵکۆڵی و چۆچی دادا و سمەکانی وردەوە لە کلۆربوون و مافەکەیان گرت لە یەکی هەشت ئێمە گەیشتینە کەلار حقیقەتەن ئێمە واماندی زووتیان حکومەت استقلالی ئەو موقفەی کردو 4 دەبابەی حکومەت هاتۆتە پێشەوە گەشتەکە نەتیجی کەلار ئێمەش 3 فاروقمان پێ بوو دژی تەمام پێمان فرسەت بوو کە یەکسەر بگەینە ئەوێ ئیسپاتی پێین بۆ میلەتی خۆمان کە ئێمە هەرچەندە محاصەڕش بین ئەو برایانە ئەولەویەتە خەینە جەبهەکەەوە بۆ پێشەوە ئێمە ڕۆشتین بۆێ و هەر هەموو سەوتەرەکانی یەکێتی سۆچی دادا و نەیتوانی میلی تفەنگی ڕاکێش کە قەراریشان بۆ هاتبوو نەهێڵنێ ئێمەش کاتێک کە چوونە کەلارەوە خەڵکێکی زۆر زۆرۆستا بوو نەڕەی تەکبیر دەستی پێکرد و براکانی خۆمان هەموو گرتە باوەش و سەرکەوتینە ناو سیارەی مەکشوفە و ڕۆشتین بەرەو مەقەڕەکەی پێش ئەو لاترمان و وەردە وەردە ئەو کەسانەی لە پرسا ڕیشیان تاشی بوو یا سەرخۆشیان فڕێدا بوو یا لە پرسانیان وێرا بوو بەرسنیاریان بکەن وەکو زمانی تەسەر و مەغۆل کە ئیبن کەثیر باسەکەوە فەرمێ دوای نەمانی دەسەڵاتی مەغۆل خەڵکی هاتنە دەرەوە لە بیر و لە کارێز و لە سەرداب و لەوانەوە کە ئەنەما وەکو ڕۆژە حەشر واب خەڵکی تر وەردەوەردە الحەمدولله ئەوەی کە باوەڕی بە ئیسلامەکەما بوو هاتەوە مەیدانەوە جارێککە هاتەوە وجود ئەو شەوە ئێمە لێ بووین من بە سەربەستی لەبێنی براتێژەکانی خۆمان لە هەر کامێکیانە لای هەر کامێکیانە وایە ئەخەوتم بەڵام الحەمدولله کوردۆ کە قەسابی ئەو ناوچەیە بوو لاف و گەزافی ئەوەی لەدا کە ئەبێ هەموویان بکاتە دەرەوە
لنيجا عشاوتاكو بياني روشالاتن سيجا جاي قوري ولا فرسي فاروخ كاني امو لفرسي انداما برزا كاني خود انا بحقق كاكا تشيني اليه من لمي اوان بقينا شو كمرق القيني وغرغدي شو زور دور من الضباب وكو بركان لونا سوري بكر او برانا احيانا مران كاد سيد حسني ومسا حمامين كخلشي لايغانيان اوان شون شنو برايشي اوان فيها متنسم ايوكو سياسية بس نتاشو صاحب هيك لا تشتغل ليش نهار قرارك من ملزما فيها مران مقر شربت في تيتر ايه جندية شي منك ايه ولا دعي من واحدة شوني أقصان بواني لنا أقصكرنا كهش مسؤولي أواني لابو أمراني ما هسا نصرتو بس كان لا يتواشك كأجر يسو أواني يجزر موقفة كان تهدي أنا كردايتو أواني كأسونا ضل بيت يجمر دي شو كهما بلا ما نؤمنين ما مسمى عثمان معا كيف يجمر ديتك شو كيجنس فيها للشرع أجر ما مسمى عثمان كجرا مقابل دكتنا كجرا يجنس كجرا هروك كأمير مسلمان عمر بن الخطاب هرواه شهيد هو علي بن أبي طالب هرواه شهيد هو تبرها دانش مكان أو أنا أمر دفتر دانش نيشي تريان دوي خشت بو بريار بساعات شوار دانش شمتيتو لما قروا سوشان مران هون بإيش الروش كنتم كهنجا براي فرمان هاتبين بحقيقة أوان تركي زوري عن لين يشتنكر رخصتني شهر زوري إخوان برقيش داب رخصتني سلاروتي بزتنوي إسلامي فنجار تهاريان برقاوة مسلح أوان بيشا شحو ساري ترمان لبا ونورا مجموعين شترنا زرائنا موسى أحمد ساسا محمد العربة بتنوايا وزاني جيشتيا سهار الرشيد نسيبه النقصور أجو مليك الروم مراري ذاك داج ندى هارون الرشيد نامي يشبه نسيب من أمير المسلمين من عبد الله أمير المؤمنين هارون الرشيد إلى نقصور كلب الروم الجواب كما ترى لا كما تسمع وستكون مقدمة الجيش عندك وآخرها عندي طبعا ويا وزاني مقدمتي ايمن لكلارو آخر كشما وصل العثمان اللي يوديه أمرت طيب الرجال أو عدي لا يجيك أفرمي في عمر عليه الصلاة والسلام أفرمي نصرت بالرعب مسيرة الشهر عشان تدرس نزيكي سيو يوزد سيو دقيقة كان سيد حسن أوان نهاتنو موعدة الشهر ساعتين جيتا زوها 9 شهر مرجانية النسيب كردو وكل غير ما موسى حسن تأخير وهي ما جسو التزام شيء إسلامي بين موعدة كمن ده والنسيب دانشنا كمان لما قرر ترشان السنة وانا نصيحة كنسيبي إن شاء الله كم دائما وكل دانشنا كمان هر لهمان كانت إخوة عبين مطمئن ومن إجدين لما قرر سوشياليست ده نينري بري كردستاني هميان ليبن نينري خلطة تشكو كوبونة وهربين ليبن عشان إبرانية ما طبعا سنجرتان يريكو كيفتر كردو لبرو آن كنس تياري النار بدروا كتوزيع ده بوركشتي سيد خليل أو ناوشانة بالغيرة خلفين عشان كبيش تسوي عن دقيقة موقفي شيء نفسي زي قرص هات السرخلشي هات السرهيزي تيش ورقش نفسي عن دقيقة خلي ورده برو شار برشو راكب برو صمود برو اتجاه الشارع سليمانيش برو بني خانو باونوش خلشي تبنتها وايلي هذا لبازار الدكان يمتدى مثلا انت حقت واجه راكب يتر شربت فيها اوانيش لما قرر ذاك إخوانه ولا فرمت كده كبران بربئي ما بو مفرزي إخوان تشكيل هوناش طاروخ كمان بران برما قررتين دانا طاروخ يشي كمان بران بركتين دانا طاروخ يشي كمان بران برفتو شاشكين دانا حتى واجه هات مجموعين طاروخ من بدوري أنا توزيعك طبعا وانا أنا ثاني أو بران بري هو نقل كيف بسر قياس تكي لما يكون كثير ديمقراطية تكي بشتا عشان بسر مناسب تاني كيف تناود لنا وديمقراطية برلماني كردستاني أميز زي لو كتانا بلان أو أواني بري كردستاني هذا نبني كنا يستخاف النيل كان ليستخفوا تجرال غير بين هرب لا باية فريش بروا ورنا جينا
ومكتوبة كمان لساعات دنيا ولا ساعات شوارع وتيجي شوية مثلا العثمان تأكيد يسرد ولا سرد قواتك كان سحب كان ودروا يجي شيء لما يعمل فهو تيما وابو كعسكريا على الأقل أبوال لشويني نوزع شهيدة كمان نوزع إنساني في الجدانين على الأقل بلان ميهش حتى أوانا شيء لدابين ملتزمين بالنقطة وهرمت وتمسلك لقيامة لدنيا شاء أو تحمل يسا وهرم خلق تشمان راجعين من إيما هم بإبراما نيجي عسريا لك بدول بيت عشر نيجي كأبي نيجي كمان فيني إن شاء الله برور رأيتي منه ودوك شيء الحمد لله شركت بينا ده ولقى زوجي طبعا خلق تشكرون هذا ولقى زوجي إيما شسوكين بيجمرجي خمان زورتي مهمة يكتر مرجي خمان مقابل الصفي أو عند أنا يكتر مرجي خمان تاريخ حرام ناتي بقرجات فالوردي شيء القرآنية تخوي ترجعنا بيت السرزمين فالوردي أسلوبي أو تغمر عزيزي عليه الصلاة والسلام كهروي في نحر بيت تغمر يتكشي ومثل ترجمة سيري شوكان ويش خلصيخ المجين نكر دور لقد كما نوايت الوردي مشتق لملائكة الدراوة وضي أخوي ترجعنا شؤون لسري تستيني هشتا يتكس برامر يتهدار وهشتكس بشيء أمان رأي وشي شاكزور ذا حاقب بالرقيه نو اربيجينا بايفايش راوستاو كما ساقطي فقديت متر نو جار نو اربيجي او جال يشينا كاذا كسوا وستاو لك ولانك هيك تيجي لبردني انا في شد برا ولا صار دري براي ايمن لا دري برا ولا ليره ودرتوا قولي برينا فرد اما ايه تاثير شي كده براها بس اولا انا نكره دركوا في شيء بركته وكو شاني بشي ثري يان قولي يان لا يرج براهب والروجنية لشركاء والتيفي شكي تقام شوك أو في شكانة ببيت المال ذانين إيما لبرو ولكن لا ترسى بين دخلت وبصليات وأولش أو في شكو توطي تقام بيان هر قوانا تاني كوكنوا بشي أهلي كلا ركاهم يرهم تشيلو يترسلوا بإيران وكو عادة يعني وكو خلط كان تيرسل لبرو مكينا نوعي أو شراني عمتي شخوي فرزقارني كبازي السوري بدرنيجي بزكاة إسلاميا بدركي ويكو موقفش السياسيش ونكون أنواعك خسارتي خمان بهمك كذلك هذه السرين لحتى ودو شهيدي في غنبر عليه الصلاة والسلام كلا بردت يا كيكم لا أحد كترشكاني جعل كريش هذه السرين لحتى كالبنار بني بين بئر معونا رعلي ذكوان سريان برلي حتى صحابة القرآن خيل ما يتكلم كيف يوردت في غمر عليه الصلاة بدري شعيد تاريخي إسلام ناوي سربازاني هر بلا النسية هر زماني في غمر عليه الصلاة والسلام هتاتو أي زماني كدين إسلام الراوة هر شرق السابق الرئيس والسري لديواني قديمي كتاب إسلامي كان معنا أيديني صحابي كان شيبس داربوا قريش شيبس داربوا ناي كشراي أم لا ناي كشراي أو لا ليه بحقد إحساس إما طبعا بردوام كان جبرا خريشي نسينوي أول كإحساس شكلو خبراني قيستوا خسارتي أول تا إحساس حفتاو كيس كجراو حفتاو كيس بريناريشا في تاندني سياريه كبدوشكي كوا شتاندني طوطي كي 6 مليما قلتني مقرها زكانا بدأت بفلا قلتني وهذا شي كتابوا جيبنا ويك برداني هذا كاش مقري هذا كاش بيت قبر تراوش كخوان هاتونا تولاي مفاتك شر حمار رجال طارق اشتاودو شمدو هزار كسكو جرابة بيكون الرش كبر هذه الصواريخ ليدراو بطوط وبدبابة حكمة شوناي لسوريا طبعا هر لكاتي شركاء مسيحي مسلمان بوني بس ينداياتش هر لكاتي او شريات فقط من الجوتي سريت اللي يكتب لا إخوان نسيبو تشوبونا جورا ولو شرع أقربارانا بديتش هل كان بس حركاتك هنجي فجأة كل ما ترفيه سيدا يكذبت وكل ما نعمر ورا تشتجي عليه وبتقل ورا عليه شوفين أول شكله من برده بس أول سيدا الكل ومع أكثر إبرانيك كجراء القابة الشهيد قبولي الكل وهذا الإنسان يهت شواري على مزدوتك يا كجراون يكان لفتحوزي مزدوتك لفتها أورباني دواني كان لأسرافي مزدوتك لسونا السرباني وهات لخواروان أما نكرر دروا مزدوتك بول
زۆربیان تەلەبەی بێ تەجروبە بوون نە عەسکەریان کردو لە پێشمەرگایەتی لەبەرەوە هەندێک خبرەی عەسکەری کەمیان بووە بۆیە ئاسان کەوتونەتە بەردەست و بەو شێوە بڕمە ئەساتەش شەهید کراوە تا کەرۆزگار کە شەهید بووە. بەهەرحاڵ ئەو شەڕە ڕوویدا یەکەمین شەڕە ئێمە شکرانی خوای لەسەرەکەی وسیاسیان گەیشتۆتە تیمیشیان مەسئولینی سیاسیان حەز بەو شەڕە ناکەن مەسئولینی عەسکەریشیان ئەوەی کە پارەی زۆر کۆ کردێتەوە دەوڵەمەند بووە ترکنۆکتر بووە کە بە حەقەت سەلامی چۆخا عەزیز پیاوە دەبا بەخۆر لە دەربەنی خانە کەسی ئێستا ڕەنگە مێشولەی دەربەنی خان بخۆر ئەوەی کە کاتی خۆی شەڕێ کرد لەگەڵ هەلیکۆپتەرە ئێستا لەگەڵ تەلەبەیەکی 16 ساڵەیان مقاومەی پێ ناکرد ئەوە ئێمە پێمان وایە کە ئەمانە هەموو قووەتێکن کە خوای پەروەردگار باوەڕمان وایە و یەقینیشمان وایە کە خوای پەروەردگار مەلایکەتی ناردۆ بخوارە بۆ ئەو برایانەی ئێمە واللهی کابرایەک عەمری 52 ساڵە من ناینا 15 ساڵ کادری پارتی بوو هاتە لامەتی وتمتی بەو خوای دروستی کرد ئاتوانێتمە خوایە ئەم پێشمەرگانە ناگەنە ئەوان تۆ مەلایکەتەکەیان فریاخن ئێمە لە سەرەتێکەوە بە کەربەلای خۆمانیەزانین کە هەتاکو هەی هەرەیلێنەوە ئەو ڕۆژانە ئەکەینەوە بە ڕۆژێکی خۆ ئامادەکردن ساڵ بۆ ساڵ یادیەکەین لەلایەکی تریشەوە بە شەڕی بەدری ئەم سەردەمەیە زانین کە ئەبوو جەهلێک قووەتێکی زۆری نابەرابەری بەرامبەر کۆمەڵێکی موسڵمان هێناوەتە سەر مزگەوتی خوای پەروەردگار پشتی پێشکاندن سمعی پێشەوەندن وای لێکردن اختلافەکان ئێستا لەبەری کورد و سەلامی شەخ عەزیزایە کە هەردووکیان سەلامی شەخ عەزیز کە هەردووکیان بێ مەسئولی ئەو ئیشان چونکە خوای پەروەردگار الله مولانا ولا مولى له وقتلانا في الجنة وقتلاهم في النار كشراكان إما بين تأكيد الشهيد يغنبرش عليه الصلاة والسلام فرمي الجان شاشان الشهيد يكون لقرطة جوايا لقولي أو كتيبدي وطنياش لوا كشراكان أوان بقلي بخوان للدنيا مشاهدة بالأبشديان إخوان شو واجبي أنا كفر الجاهلية الجواز يبنى خاتن يوان سلفي خلفي صوفي محجبين يشكري هذا دفتر بالإسلام قريب شي قراوه هاتوا الإسلام جوازنا خاتمين يشكرون لا يأخذون في مؤمن إلا ولا ذمة آية كان إخوة بنص القرآن وورقرن يكك أفرمت كل نفس ذائقة الموت أنا قلمة هشتاشت لوناك الكفيلوسة أواشك لوناك الكخواي دورا فرمت كل نفس ذائقة الموت جبار فرمان شك لوناك كل نفس ذائقة الموت سوك همو نفسك ذا بمري ماركت شك لوناك همو نفسك ذا بمري وانا بوشي وين لو روان جيوا شكل هيك آية في القرآن نافي قال دورا فرمي ولا يزالون يقاتلونكم حتى يردونكم عن دينكم إن استطاعوا إلا زمان عربية غير إذا أجر إنهات قال دورا فرمي وإن جنحوا للسلم فاجنح لها أجر هاتن بوصلح بوصلم بربا دنيا أجر هاتن رجحان أويك نايا لبروا فرمي إن استطاع أجر تعني لبروا لا توانا أوان إيمان لنا في إيه مدرك والله أو برانا أو ملا عمرك كتشوار كسي في معبو كرفدي برو وفدي براياني خوشمان كتشونا لايكيان ودوتيان موقفك أوانا من بزوتنا الإسلامي بروا كدروا وكان إيما أوشا كمان بيه هرقرت وبكيه وبمرين سر الإسلام أو دوري شي قرسين وأذانين قبائل كان عرب هالقراونة ولا دين مش اقتداما بأبو بكر كأفرمي أي ينقص الدين وأنا حي شركتي هاد نتائج شرك همين لصالحين وك عسكري وك سياسي وكل مويك شلون كابراك هرأي قشتها كالرجال أمينه تاشان تطلق يوشك كاتو بلا بحيوان يعني استفادة لتطلق الشبكة إما أو شر إن شاء الله آخر نفتي استفادة إليك وضياج بالله قوة عسكري خون بحول قوة إخوائي كروالجات أو خبرين إما محمد أسمان ما أنت يا شهيد كردو ولا فري نوبراي عزيزي وكو إيوي يا شهيد ولا أفغانستان لا فري
هنا ما نتو كردستان غير حوت تجمردش لما نشتو كفي تربزانه بوي تشننك او نجا تشناني وأوقوا تفجيراتيك هشمان الصواريخيك همانا هشتا هيجي شكل أحزاب كان كردستان بفضل خواهي دورانية أو إمكانية تدرس كردنشانية لبرو الدنيا بندوك إن شاء الله وكسويج عسكري لا لكن بشري نوعي بويا كاتي خوي وطن أيديه وقدوب شبتي مانا ودا وقت أجدهاي حوصر بيويدي وبحول قوة خواهي دورواءكين وما النصر إلا من أجل الله ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على يزيد ومن عادانا يا رب العالمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم.